جاني خملاوانا بلكي تقولها ورا چشتەکەم سووتە. کابان دڵیان نەوسنیان بێ بەشە ئەمە من نەوسنەکە سریۆ ئاوا کاکیرە. باری بم. تو چاکێکە یانەی خۆی. نا دەستی و چاک کردو ئەوەنی لێ ماوەتەوە. Kurdistan, you call me home. Understand? جا یەکەم جار خێمەکان دابنێ بۆ ئەوەی شتەکانمانی لەناو دابنێ. نیابە بە خۆشحاڵیەوە. سریۆ شوێنەکە. واو زۆر جوانە. ئەمەیان تۆ بیبا قورسترا. ئەی دەستخۆش. بۆ پیاو دایمە ئەوە شتە قورسەکان. پیا و هەمیشە شتێشترم دێ وەڵام ئەمەش قورسە. بینە مشکلێنی مشکلێنی شێشە نابیت. من کورسێکەێنم. دەستخۆش. شوێنێکت پێخۆشە دەتوانانی بەدڵنێ بداینێت. لە نزیک ئاوەکە بێ. ئەیلۆنا لە باگراوند ئاوەکەمان دەستی زۆر جوانە. لێرە دایانێ. بەڵێ. پێم وایە یەکەم جار ئەمەیان دابنین ئەگەر پێویستمان بمنە بوو داینانەی. ئۆکەی تەواو. یاڵڵا. فەرموو. یارمەتیدان پێویستە ها؟ ئاها. نەتەقێتەوە. ناتەکێتەوە هیچ. بەس ئەمە کۆنتڕۆڵ نییە. ژێرەکەیتی بەعکسەوەیە بەعکسەوەیە. ئێرە سەرەوەیەتی. نا ئەوایە؟ نا. بەو شێوازەیە؟ یەس. ئۆ باشە. تۆ باشتر لێ دەزانیت. چێشە نابی. ئەی ئافرین. بە شوێنەکە ڕاستە یان نا؟ ڕاست نییە ئەبێ و قاچێک کەمێک زیاتر بچێتە دواوە. بەردی پێویستە بچەقێنین؟ دەرگای لە شوێن دەربێت. لێرە بێ. تا ئەوەکانی شیشەکانی. بەزە و مێزەمان ماوە دەینین. ئەی دەستخۆش ئەوش. ئەنجا خواردنەکان دانین. دەرێ کاری هاوبەش هەمیشە ئیشەکان سەرکەوتوو دەکات. هەر کارێک گرانە بە هەرەوەزی ئاسانە. وانە لای خۆم تاو. لایم نیشتەوە. بەس ئەمە شوێنەکەی خراپە ئێستا خواردن دانێن ئاوە بە خلیسکانی ڕادەخوات. ئێستا دەتوانم بەردێک داینێم ها ئۆتە. بژیت. چۆنە؟ دەرەجەیەکە. هەر بژیت. دانیشین بۆ گفتوگۆ. یاڵڵا. کاتمیران بەخێر هاتین بۆ ئەم سروشتە جوانە. هەر بژیت. گەلی سێلێ لە ئاکرێ. بەڕاستی سێری ئەو دیمەنە بکە. لە تابلۆ چێ؟ لە خەیاڵە چێ؟ نەزانم لە ڕاستی ناچێ. ئەمەیە هەناسە بدەم سیمانم پڕ بکەم لە هەوا پاکە. چۆنە؟ سروشت هەمیشە چێش بە مرۆڤ دەبەخشێت. بۆیە تۆ هەمیشە لە ناو سروشتی؟ من حەز بە سروشت دەکەم بەڕاستی. باسێکی ڕێکخراوەکەتم بۆ بکە ئەوەی شاخەوانی خەڵکی بیانی دەبێت سەر چیای زاکرۆز شوێنە گەشتیاری جیاوازەکان چۆنیەوە. چەند کیلۆمەترێک لەو شوێنە ڕێچکەکەی ئێمەیە. ئەو ڕێچکەی چیای زاگرۆس کە ڕێچکە کە مەوداکەی 215 کیلۆمەترە دەست پێ دەکات لە شوش هەتا بناری چێ هەڵگورد. هەمووی بە 36 گوندا تێدەپەڕێت. هەمووی زۆر سروشتی جوان و شوێنی شوێنەواری و بواری ژینگە پارێزیش لەو بوارە ئێمەدایە بەڕاستی. چەند ڕۆژتان پێچێ بۆی ئەم ڕێچکەیە تەواو بکەن؟ 14 ڕۆژمان پێدەچی. 14 ڕۆژ؟ بەڵێ. شەوان ئەمێننەوە لە نێو سروشتیان لە هۆتێل و شوێنە تایبەتەکان؟ لە هەر گوندێک وەکو ماڵێکی میێوان بەور هەندە مەستەڵاتی ئینگلیزی دێدەنە بوارەکە.
وەکو گێستا و ژۆکو ماڵی میێوان لە هەر گوندێک ئێمە ماڵێکی میێوانمانێ هەموو میێوانەکان لە گوندەکان دەمێنێنەوە. باشتری شوێنە بۆ شوشتنەوەی خیار و تۆماتەکان. ئەی دەستخۆش. سەیریکە و ئاوە سازگارە. نایەبە نایەب. کابان دەڵێیان نەوسنیان بێ بەشە ئەمە من نەوسنەکەم. ئافرێت بێ. ئەوە سوودی هەیە بۆ ئەو سروشتە. لێ فڕێ دەدەم. ئەویان سوودی هەیە قەی ناکە بەڵام هیواجاری خەڵک کە دێنە ئەم شوێنە گەشتیاریانە زبڵ و خاشاکەکانی دوای خۆیان بیبەنەوە. پلاستیک زۆر ترسناکە زۆر. لێ دەزانم ها؟ لێ دەزانیتەوە چاکیان فێر کردی. پێویستە هیچ پێویستە. کاک میران بەڵێ. باسی کێ و بیانیانم بۆ بکەکەیان هێنی بۆ نێو سروشت. سەرسامی سروشتی جوانی کوردستان و کەلتور و خەڵکەکەی. خەڵکی کوردستان بەڕاستی هەمیشە زۆر میوان دۆستە. زۆر. زۆر بۆ جوانی سەر ئەوەنە پێدڵ خۆشن دایمەن کە دەگەڕێنەوە فیدباژی کارەکانی خۆیان بە پۆست یاخود بەنامەی تایبەت دەینێرن بەڕاستی جا دوو کلتوری زۆر جیاوازە ئەوانە بە ئیزن وەربگرن کاتێک چنە ماڵی دایک و باوکیان بۆەوەی ئەها سەردانیان بکەن بەڵام لای ئێمە بچۆ غەریبترین گونج غەریبترین ماڵ خێزان یەکسەر پێشوازیت لێکەن و شەو جێگات بۆکەنەوە. بەڕاستی ئەمەیەکێکە لەو شتانە لە کلتوری ئێمەیە کابێ زۆر شانازی پێوە بکەین. چاوان لای بیانیەکان بەگشتی بڵێن زۆر جا بیانێت تەلەفۆن بۆ کەسێک بکەن پێش هەفتەیەک دەڵێ دێن لای ئێمە یەکەم سەرەوە هاتی لەبەر دەرگای ئیزن وەردەگرن لەبەر دەرگای وەرە بەر دەرگای وهاتی لەبەر دەرگای لێ نەکەیتەوە. ئەوە جوانەکەی کوردستانە بەڕاستی ئەوە جوانەکەی خەڵکی کوردستانە. سریۆ ئاوا کاک میران خیارشم خواردە. ئافرێت بێ. هەربژی. یاڵا بچین خواردن دروستکەین. یاڵا خواردنێکی بە چێش. ئەمانە چۆن دابنێم؟ دەستت خۆش بی لەلایەک لێرە؟ داینێ منیش لەو لای دایدەنێم. شادم لەوەی کە ئەو داران تەڕنین بڕیمانەوە. شانسمان هەوە ئەو دارە وشکانە لە مێژوو لێرە بوو و هەندە داریش دەگەر خۆمان هێنابوو. چۆن خەڵک بتوان لە سەیرانە بە ئاسانترین شێوە ئاگر بکەنەوە؟ ئەگەر زۆر بواری ئەمە منێکم. ئەگەر زۆر بواری ئەوی پێوی زۆر پێویستە. ڕاستێک دقا پەلەمە. پەلە نەبێت پەلە نەبێت. خۆشە هەم. ئەی دەستخۆش ئەی دەستخۆش ئەی دەستخۆش. سەبر باگر پە نەکە. کاک میران خۆشترین یادگاری کە لەگەڵ ئەو بیانیانەی دێنە کوردستان دەیان بێ ناو سروشت چی بووە؟ وەڵایی چاوانە ئەوەندە یادگاری ئەوەندە خۆشمانێ هاوڕەیەکمان هەبوو گوتی من پێم خۆشە فێرە کوردی بم گوتمان بە چاوان ئێمە خۆزانیمە شێوەزارمان هەیە لەناو سۆرانی یەک دەرێ کوی یەک دەرە چۆنی یەک دەرە چەوەی ئێویش بێزار و فەقیرە گوتی کاکە یەکی لە هەجەم پێ بنێت تکا یەک شێوەزار بەس پێم بڵێ چۆنی گوتم بابا بەهولێری پێ دەڵێن کوی ئیتر هام جارم پەیوەندی دەکا هامیران کوی لەگە ڕستکەی زاگرۆس کوی. چ دەستکەوتێکتان هەبووە؟ دەستکەوتی زۆر باشی هەیە یەک بواری هەلی کار بۆ خەڵکی گوندەکان کە 36 گوند لەسەر ئەو ڕێزکەیە هەمیان سوودمەندن و زیاتر ناسینی کەلتور کوردستان بەڕاستی ئەو زۆر لەمەوە و لە ڕووی گەشتیاری بۆ ئەوی زۆر هەوڵ بدەی لە بەڕهۆی ڕێچکەی زاگرۆسەوە تۆ میواندارانی بیانی بکێ بۆ سەر ڕێچکەی زاگرۆس و خۆشبەختانە زۆر باشی تێپەڕ بووە. خەڵکی ئاسایی شەتوانن لەگەڵتان بێن بۆ گەشتەکانتان؟ بەڵێ ئاسایی چۆن ئەتوانن پەیوەندیتان پێوە بکەن بۆی بەشدار بن؟ ئێمە هەوڵمان داوە پێویستە کە خەڵکی بیانی بەڵام خەڵکی خۆشمان زەرورترن بەڕاستی پێمان زەرورە بەڵێ خەڵکانی خۆشمان
زۆر شادم بە ڕێچکەی زاگرۆس ئێمە لە کاتی بەهار کە گەرمان نەبێت زۆر سوۆشال میدیا خۆمان هەیە پێی زمانەیە بەکاردێنین ڕکلامی بۆ دەکەین ئێمە دەڵێن گەشتێکمان هەیە هەرجارەی لەو 215 کیلومترە پارچەیەک دەنیشان دەکەین خەڵکانی خۆشمان زۆر پێشادن بەشدار دەبن لەو ڕێچکەیە زۆر شاد دەبن دەمەنێکن بۆ هەموو تەمەنێ گونجاوە چکە ئێمە گروپی شاخەوانینین ئێمە ڕێچکەی شاخەوانی بەدەم قسەکردنەوە سێوەکەش لەت کە لەتی دەکەم بەستە ساو تو تەماتەیە بەڵام مسێ من دەتوان پارچێک خۆ دەتوانی کوردستان هاتە ڕێچکەی زاگرۆس چۆن پەلکی ئەو تەماتەیەکەم بەبێەوەی والله ئافرین والله ئافرین ئۆکەی بەردەوام بە ئیتو بالعکسە ئەکیرانەوە تو چاکێکە یانەی خۆی نا دەستی و چاک کردوەوەنی لێ ماوەتەوە ناکە جانم ڕۆچیەوەی ئیزۆسیب لە بادی کچەکان پیاوەکان سەر من سێکی جوانم برێ لۆیە سەرم بە بریندارم کرد ئۆتە بریندار ئۆتە بەڵێ ئەزیزان ئێستا من تەماتەکەم هەمووی چاک کرد بڕیار بوو کاکمیرانیش هەموو میوەکە چاک بکە بەڵام بەدەم چاکردنەوە هەمووی خوارد ئافێتە بێ ئەنجا ئێستا پێشەوەی بچین خواردنەکە بخینە سەر ئاگرەکەمان گەشت بۆتەوە یەک بڕگەی بچکۆلەمان هەیە بەڵام پەیامێکی زۆر گەورەی تایە لەگەڵمان بن یاڵە کاکمیران هەستە دەی هەرخی باوەش کۆتاییەوە یاڵە جا ئەم دارە دانین بۆ ئەوی گەورە بێ زۆر جوانە بێ کوردستان بۆی جوانە لە هەر شوێنێک نەمامە بڕوێنی ئە لێرە داینین جوانەوە نییە لێرە نایەبە یا بچینە ئێرە بەرزترە ئەو دارەوە هێزم تێدایە کورێوە قوپا قەینا خۆ نابی نیشانی دەی دەی قوڵیکە ئەی دەست خۆش ئەجا خۆرش دەبی ئەوە هەندەسی بۆ کردووە پێویستە چەند طبعاً ئێمە ستافەکەمان وەکو کۆلارە لەگەڵ باە دەفرین و دەڕۆین بەڵام لە هەموو شوێنێکیش کە سەردانی دەکەین ڕەگدا دەکوتین داری زەیتون نیشانەی هێز و ئارامگرتن و مانەوەیە بانی بم هیوادارین هەموو ئەوانەی کە ئەچنە سەیران نەک هەر زیان بە دار و درەختەکان نەگەێنن بتوان لەگەڵ خۆیانە دارێک بچێنن یاڵە کاکمیران ئەی دەست خۆش زەیتەکە بەڵام دانێ دەبێ زەیت کەم بەکاربێنین نانە زۆری تێکا ئەفرەت حەزیان لە زەیت بەکاربێنین زۆر شتەکانمان زۆرە باشە ئەی دەست خۆش ئەوە قاپمان پێ نەبوو بۆیە دەست خۆش ئەزیزان ئەی دەست خۆش ئەوە لای من بێ پلان ئەچمە سەیران لەبەرەوە هیچ پێویست ناکە ها قاپوشت زۆر بەری بۆی دوای ئەوەش نەیشۆی کاکمیران پیازەکەش جوان ورد نەکردووە بەخوای جوانم بەس وەکو معمەل نییە هەمووی مەڕەبع بێت بەڵام وردم کردیە هەندێکی گەورەی هەندێکی بچووکە بەخۆی لەناو چکۆلەکان زوو سوورە بنەوە گەورەکان هێشتا کاتی پێویستە بەڵام جوان ها دەبین ئێستا سۆر دەبێتەوە زۆر جوان دەبێت باشە با بیبینیم زای وایە هیوادارم چێژی دەبێنن چاوان دەست خۆش بین ئەو دەمن و بێت وێرکێ تێکەیە منیش لێرە ئەو کافرەدە کەچکێ شاڵ و کەمەرە کراز لاوەن دلبەرە جوودکازێ مۆرێ بڕەشن لاوەن سەرکردیا شەڕە غام لاوێ دیلانێ هەرتۆ بتەنێ جانێ بەهای زێڕێ زەرە گۆڤەندە گۆڤەندە وەنجانە زەری ڕێز بەڕێزن جانێ خەملاوانە جوود کێزێ بەهاندن نێرگزگەر ئالاندن بەلکێ دوگولاوەراندن جانێ خەملاوانە بەلکێ دوگولاوەراندن جانێ خەملاوە نانە نانە ئەس بەرنادەم لاوێ منە دایێ عەردێ ئەو لێ من بنێ دایێ عەردێ ئەو لێ من بنێ زۆر جوان سۆر بووتەوە بۆنی زۆر خۆشە تایبەت یاڵە هەلکەکانی تێکەین
هێلکەکان ئەو بکەم نیش لێرە استقبال دەکەم. لینە جان. خێر بوو. کاک میران دەست پێش خەری بکە. ناری ئافرەت Ladies first. دەستخۆش ئەکیت ئاسایە لە دوو چاوانی وەجە من يلا. لە ناو سروش کاک ئەحمەد نەک تەنها ئەوە دەبینێت دڵەکانیش تێر دەبیت دڵیش تێر دەبیت